یەکەم لە گەورەی و سوودەکانی بەخشین ئەوەیە کە ئینسان وەختێک کە دەبەخشێت دەبێتە مایەی دەفعی بەڵا و موسیبەت. بەخشین بەڵا و موسیبەت لەسەر ئینسان لا دەبات، دەفع و بەڵا لەسەر ئینسان هەلا دەبات و نەخۆشی لەسەر ئینسان دەفع دەکا. بەڕێزان، پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی خۆیدا دەفەرمێت داو مەڕضاکم بالصەدەقە، نەخۆشیەکانتان چارەسەرکەن بەهۆی خێر و خێرکردنەوە. ئەمڕۆ لە توێژینەوە زانستیەکاندا سەلماوە زانایانی بواری زانستی پێمان دەڵێن ئینسان وەختێک کە دەبەخشێت دڵی ئاسوودە و کامەران دەبێت. ئینسان کە دەبەخشێت فێری لێبوردەیی و سینگفراوانی دەبێت. ئینسان وەختێک کە دەبەخشێ ڕەحم و بەزەیی دەجوڵێت، دڵی ئاسوودە دەبێت. ئەو ئاسوودەیی دڵ و دەروونەش کاریگەری لەسەر لاشەی ئینسان هەیە، کاریگەری لەسەر تەنانەت نەخۆشیش هەیە. بەڕێزان، بۆیە زانایانی بواری زانستی ئەوڕۆ پێمان دەڵێن بەخشین تەمەنی ئینسان زیاد دەکات، بەڵێ تەمەنی ئینسان پڕخێر و بەرەکەت دەبێ، وەکو لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم. زانایان پێمان دەڵێن بەخشین بەرگری جەستەی ئینسان زیاد دەکات، دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات. ئەمە ئیعجازی ئەو فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ئەمڕۆ زانایانی بواری زانستی گەیشتوونەتە ئەو ئاستەی کە دەڵێن ئینسان نەخۆشیەکانی چارەسەر دەبێت بەهۆی خێرکردنەوە، دڵ و دەرونی ئاسوودە دەبێت و تەمەنی زیاد دەکات و فێری لێبوردەیی و سینگفراوانی دەبێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم داو مەڕضاکم بالصەدەقە، نەخۆشیەکانتان چارەسەرکەن بەهۆی خێر و خێرکردنەوە. بەڵێ ئەمە سەیر نییە بەڕێزان، با گوێ لەو چیرۆکە واقعیە بگرین کە مامۆستایەک بۆمان دەگێڕێتەوە. دەڵێ پیاوێک لە دوای ئەوەی کە نەخۆشیەکی توش دەبێت لە ناوخۆی وڵاتدا زۆر دکتۆر دەکات، بەڵام هەرچی کە دەچێت دەڵێن چارەسەرت مەگەم لە دەرەوەی وڵات بێدەنا چارەسەرت نییە. ئەو پیاوە دوای ئەوەی کە هەڵدەستێ و دەچێتە دەرەوەی وڵات لەوەی پێی دەڵێن چارەسەرت تەنها ئەوەیە کە نەشتەرگەریت بۆ بکرێت، نەخۆشیەکەت زۆر سەختە، بەڵام ئەمەلی دەرچوونت تەنها لە 120، لە 180 ئەمەلی ئەوە هەیە کە لە عملیات و نەشتەرگەریەکەتدا دەرنەچێت. بۆیە ئەو پیاوە بیر دەکاتەوە دەڵێ بەخوا با بچمەوە بۆ وڵاتی خۆم، ماڵ و منداڵم ببینمەوە بۆ دوجار وەسێتێک شتێ بکەم دەربارەی لە لای ماڵ و منداڵم بچمەوە دوایی دێمەوە نەشتەرگەریەکە دەکەم. ئەو پیاوە دەگێڕێتەوە دەڵێ دوای ئەوەی کە هاتمەوە لە ڕێگادا لامدا لە لای قەسابێک بۆ ئەوەی کە هەندێک گۆشت بکڕم بۆ ماڵەوە و بیبمەوە ماڵەوە. دەڵێ کاتێک کە خەریکی گۆشت کڕینەکە بووم بینیم کە ئافرەتێک هات سەلامی کرد و بە قەسابەکەی گوت کاکە ئێسقانەکانت بۆ داناوم. دەڵێ ئەمنیش زۆر پێم سەیر بوو، خۆم ڕانەگرت لە ئافرەتەکەم پرسی و گوتم دایکی بەڕێز خەڵک گۆشت دەکڕێ مەگەم ئەتۆ ئێسقانەکانت بۆ چییە، بۆچی ئێسق دەکڕی؟ گوتی بەخوا جا چیت لێ بشارمەوە، چیت پێ بڵێم، 6 منداڵی هەتیوم هەیە و ماڵ و سامان و پارەم نییە کە گۆشتیان بۆ بکڕم ڕۆژانە دێم بۆ لای ئەو پیاوەی ئێسقانەکانم بۆ دادەنێ بۆ منداڵەکان بە شۆربا و هەشتێک بێلەی دەنێم بۆ ئەوەی کە لە جیاتی گۆشت بیخۆن و بەکاری بێنن، سامان و پارەم نییە، دەسەڵاتم نییە کە گۆشتیان بۆ بکڕم. بۆیە پیاوەکە زۆر بەزەیی بەو ئافرەتەیە دادێتەوە، یەکسەر پارەی 30 ڕۆژ گۆشتی دەدا بەو قەسابەی، دەڵێ هەموو ڕۆژێک کیلۆیەک گۆشت بەو ئافرەتەیە بدا هەتاوەکو 30 ڕۆژ، لەسەر یەک پارەی 30 ڕۆژی دەداتێ بۆ ئەو ئافرەتەیە بۆ ئەو هەتیوانە. ئەنجا پیاوەکە پێی دەڵێ خوشکی بەڕێز لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانتدا نەخۆشیەکەم هەیە، نەشتەرگەریەکەم هەیە، بەڵام داوام ئەوەیە کە دوعای خێرم بۆ بکەن، بەشک و خوای پەروەردگار دوعاکانتان گێرا بکات. ئەوە سەیر نییە بەڕێزان. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ نەخۆشیەکانتان چارەسەرکەن بۆ هۆی خێرکردن و بە هۆی بەخشینەوە. بۆیە ئەو پیاوە دوای ئەوەی کە دەچێتەوە ماڵەوە و ئەنجا دەچێتەوە بۆ دەرەوەی وڵات بۆ ئەوەی نەشتەرگەریەکەی ئەنجام بدات، کاتێک کە دەچێتەوە و کە پشکنینی بۆ دەکەن و فەحسی بۆ دەکەن تەماشا دەکەن خوای پەروەردگار شیفای دا و نەخۆشیەکەی هیچ نەماوە. دکتۆرەکە لێی دەپرسێ دەڵێ ئەوە لەکوێ نەشتەرگەریت کردووە، چیت بەکارهێناوە، بەخوا نەخۆشیەکەت نەماوە و خوای پەروەردگار شیفای داوی؟ دەڵێ وەڵاهی هیچم بەکار نەهێناوە،
هیچ نەشتە گەریەکم نەکردووە تەنها ئەوە نەبێ کە لە فڵان ڕۆژەیدا خێرێکی ئاوام کردووە بە چەند هەتیوێک داوای دوعای خێرم لێ کردوون مەگەم ئابەوە خوای پەروەردگار شیفای دابم دەنا هیچ نەشتە گەریەکم نەکردووە و هیچم بەکار نەهێناوە. ئەنجا دکتۆرەکە پێی دەڵێ بەڕاستی ڕاست دەکەی من موسڵمان نیم بەڵام ئەوە دەزانم لەگەڵ ئەوەشدا کە موسڵمان نیم بەخشین کاریگەری ئیجابی لەسەر ئینسان هەیە. دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات وەختێک ئینسانیش دڵی ئاسوودە بوو مەناعەی جەستەی ئینسان و لاشەی ئینسان بەرز دەبێتەوە. بەڕێزان بۆیە دەڵێ بەخوا من موسڵمان نیم بەڵام دەزانم بەهۆی ئەو خێرکردنەوە خوای پەروەردگار شیفای داوی. بەڵێ بەڕێزان ئەوە سەیر نییە چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. خوای پەروەردگار یارمەتی بەندەی خۆی دەدات یارمەتی ئینسان دەدات مادام ئینسان یارمەتی برایەکی موسڵمانی خۆی دەدات. بەڕێزان ئەوە چەند گرنگە خوای پەروەردگار شیفا دەدا بەهۆی نەخۆشیەکەتەوە بەڵام موسیبەتت لەسەر لا دەدا بەهۆی بەخشینەکەتەوە برام. بەڵێ ئیعجازی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ڕۆژی ڕوون ئەو ڕۆ بە چاوی خۆمان دەبینین. بەڕێزان ئینسان وەختێک کە دەبەخشێت دڵ و دەرونی ئاسوودە دەبێت دڵی خۆش دەبێت دڵی نەرم دەبێت و بەزەیی دەجوڵێت بەرامبەر بە خەڵک مەحەبەت و خۆشەویستی لە بینی فەقیر و لە بینی هەژاردا پەیدا دەبێت. پیاوێک دێتە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم یشکو قسوەتە قەلبه سکاڵای ئەوە لە لای پێغەمبەر دەکات دەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دڵم ڕەقە و نەرم نابێت. بەڕێزان دڵڕەقی زانایان پێمان دەڵێن مردنی دڵ بەڕاستی زۆر گەورەترە لە مردنی لاشە. ئینسان بمرێت باشترە وەک لەوەی کە دڵ و دەرونی بمرێت چونکە ئینسان خوا نەخواستە ئەگەر دڵی بمرێ بەڕاستی قیامەتی وێران دەبێت. بۆیە ئەو پیاوەش کاتی ئەوە دەکات دڵی پێغەمبەری خوا دڵم ڕەقە و دڵم نەرم نابێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێت ئایا دەتەوێت دڵت نەرم بێ و خوای پەروەردگاریش پێداویستیەکانت بۆ جێبەجێ بکات؟ پێغەمبەر پێی دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیرحەم اليەتیم بەزەید بە ئینسانی هەتی و فەقیر و هەژار دابێتەوە وامسح رأسه دەستیان بەسەردا بێنە وأطعمه من طعامك ولا خوراکی خۆت پێیان بدە ماڵ و سامانێک کە هەتە پێیان دە و دەستیان بەسەردا بێنە بەزەید پێیان دابێتەوە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەهۆی ئەو بەخشینە و ئەو ڕەحم و بەزەیەت بەرامبەر بە فەقیر و هەتی و خوای پەروەردگار دڵت نەرم دەکات دڵت نەرم دەبێت و هەروەها پێداویستیەکانت جێبەجێ دەبێت و خوای پەروەردگار پێداویستیەکانت جێبەجێ دەکات.